پاژەوەی ویلایەتی کالیفۆرنیا ڕێژەی پێوانی وشکەساڵی و نەبوونی هاویشکاند لە زۆرینەی ویلایەتەکانی دیکەی ئەمریکادا هەنگاوی پێویست بە ئامانجی کەمکردنەوە و دەستگرتن بە ئاوە نراوە و لایەنە پەیوەندیدارەکانی شاری لۆس ئانجلسیش لە ڕێی پێکهێنانی تیمێکی پۆلیسی ئاوەوە هەوڵی هۆشیارکردنەوەی هاوڵاتیانەدەن لە بەفیڕۆ نەدانیاودا. ڕێک سیلڤا سەرپەرشتیارێکی چاودێری ئاو لە بەشی ئاوی شاری لۆس ئانجلس بەنێو شاردا دەگەڕێت بۆ هۆشیارکردنەوەی ئەو هاوڵاتیانەی ئاو بەفیڕۆ دەدەن وەڵێت ئەم تیمە هێندەی بە دوای هۆشیارکردنەوە هۆکاری بەفیڕۆدانی ئاوا دەگەڕێت. هێندەکان لەسەر دیاریکردنی حاڵەتی بەفیڕۆیانەکەی ناکات. ئێمە لە ڕێگای کاتێکەوە هەوڵاتیان ئاگادار دەکەینەوە. بەشەی لە هاوڵاتیان بەرگری دەکەن کاتێک تیمەکە پرسیاریان لێ دەکەن و سیلڤا لەم بارێواڵێت هەندێک لەو هەوڵاتیانە لە کاتی بەفیڕۆانی ئاودا پرسیاریان لێ دەکەین هەوڵی بەرگریکردنێن، بەڵام ئێمە ئامانجی تیمەکەیان بۆ ڕوونەکەینەوە و هێمنیانەکەینەوە تاوەکو باشتر ئامانجەکەمان بپێشین. لە سەرەتای مانگەوە جێری براون پارێزگاری ویلایەتی کالیفۆرنیا داوای لە هاوڵاتیان و بازرگانەکان کرد بەکارهێنانی ئاو بە ڕێژەی لە 125 کەم بکەنەوە. ئەم ڕێژەیەژی کەمین جارە لە مێژووی کالیفۆرنیادا تۆمارەکرێت. هەروەها لە ئێستادا بەهۆی نزیکبوونەوەی کۆتای هاتنی وەرزی بارانبارین و ڕوبەڕووبوونەوەی وشکەساڵی ویلایەتی کالیفۆرنیا سود لە ئاوی هەڵگیرا وەردەگرێت. سیلڤا دەشڵێت شاری لۆس ئەنجلس هەمان ئەو ڕێژەی ئاو بەکارهێنێکە 40 ساڵ لەمەوبەر بەر لە ئێستا بەکاری هێناوە. هەرچەندە بە بەراورد بە 40 ساڵ پێش ئێستا 1 ملیۆن کەس زیادی کردووە. سیلڤا پێی وایە کە سەرەڕای سیستەمی کەمکردنەوەی ئاو لە نێو ماڵەکاندا، بەڵام زۆرترین ڕێژەی ئاو لە نێو ئەو ماڵانەدا بەفیڕۆچێت. لە ویلایەتی کالیفۆرنیا سەرەڕای بارینی باران لە وەرزی دەستاندا، بەڵام مەترسی گەورەی وشکەساڵی لەسرە بە ڕێژەیەک هەرگیز لە مێژووی ئەم ویلایەتەدا تۆمار نەکراوە.